بۆیە شایەتی ئەمڕۆ شایەتی ئەمەی کوشتۆ مسلمان عەزیزەکان تێنەپرسن لە من کچی وەڵا مامۆستاگەرەکمانە کچەکەمان بدەینە فڵان کەس ئەبێ من وە خۆی باسی کەم بڵێم کابرا دیندارە دێ بۆ مزگەوت ئەبینن عیبادەتەکان نوێژەکە ئەمانە سیفەتەکانی لە دەشتەوە بەڵام لە ماڵەوە نازانم چۆنە بڕۆن بپرسن لە ماڵەوە زۆر جاری ئێمە قسە و قسۆڵۆ قستانمانێتی ئازیزان و خۆشەویستان و مسلمانان تۆ کاراسانی کە کاراسانی ئەگە خراپە بینیوتە بە چاوی خۆت نەک بیستوتە بیستون حەساو نییە بینیتە بە چاوی خۆت پیاوەکە خراپە ڕاستی بڵێ مەڵێ باشە وەڵڵا گونەحباری وەڵڵی هاتنە کچی خۆت دراوسێت خزمت پرسیاریان لێ کردی خوا بکە شاید ڕاست بڵێ لۆخ و دەوەران لێ مەدە ڕاستی بڵێ ئەگەر زانی خراپە بە باو کچەکە بە باو کوڕەکە بڵێ خراپە ئەو ماڵە ئیتر زیاد زیاد مەڕۆ بەسەری مەڵێ تر مەیستێ نەگشتی بڵێ تەفاسیر بڵێ کاکە بەکەڵکی تۆ نایە گەنجە جوانەکە ئەمە بەکەڵکی یەکێتر باشتە یان هەمان کەس بەڵام ئەبێ ئێمە ئەگەر بەکەڵکش هات ئەبێ بڵێن ڕاستیەکەی بڵێ نابێ ئێمە شتێک بڵێن لەوەی کەوا وڵات وە خۆی نەبێ زۆر جار ئەبێ وریابین پیاوێک هات ساڵانی ڕابردوو لەگەڵ مامۆستایە بە یەکۆ دانیشتووین تەسەورکن ئەمەمان شێ ئەوەی کچیان دووەمیان کوشندە دەردی کوشندەی تر هاتوتی مامۆستا فڵان کەس چۆنە لەو مەدرسە دانیشتووین پیاوێک هات ئیتر وتمان بۆ چیتە وتی وەڵا ئیشاڵە بۆ کاری خەیرمە وتمان ژنی دەدەیتێ یان ژنتان لێ دەخوازێ یان ژن دێنی لەوان وتی هاتووەتە داوای خزمەتکارێکی ئێوە ئیترە و مامۆستا بەڕێزە پێی وت تخوا پێشەوەی جوابت دەینەوە ئەو پیاوانی مزگەوت بووە تەبەن باوکو کەسوکاری ئێمە ئەمان ناسی بە حکمی ئەوەی نێزگ لە ئێمەوە بوو وتی تخوا پێشەوە ئێمە پرسیارێکمان لێ کرد وتمان توخوا یەک پرسیارێکی ڕاست بڵێ پرسیارت کردووە بۆ ئەم کوڕا بۆ ئەم ماڵە چەند پرسیارت کردووە تۆ خوای ڕاستی بڵێ ئێمە جوابتە دەینەوە وتی 11 کەسم تاقی کردەتەوە پرسیاری لە 11 نەفەر کردووە دەربارەی ئەو کوڕا وتمان تۆ خوای ڕاستی بڵێ ئەو 11 چی وتووە وتی وەڵای هەر 11کەی وتێتی باشە ئەو مامۆستا بەڕێزە جوابێکی زۆر جوانی داوە وتی ئێمە هەردووکمان دوو مامۆستای ئاینین ئەڵێن خراپە مەی دەرێ بیدەیتە قوڕەکرێتە سەرتا تو داوای ئەمە ئەەکەی بڕۆ مەی دەرێ وتی خواگیان جەلە جەلال و پەروەردگار کەسێ بمرێ دوو کەشایەتی وە داخوا لێ خۆشە بێ سێ کەشایەتی بۆ بدە تۆ 11 کەسەڵێ باشە ئێمان دڵت ئاو ناخەتۆی بەخوا خراپ سبحان الله ئەبێ چۆن وابێ ئایا 11 کەشایەتی دا بۆ خۆت وەختی خۆی هاوسەرگیریت کردووە نەخێر بۆیە ئەبێ نابێ ئەمە شتەکان ئەمە نەقول کەینەوە وەڵا برازایەکی خاڵۆزایەکی ماین خراپە وەڵا کەسێکی ماین خراپە ئەمانە هەمووی دەردی کوشندەیە ڕێگرە زۆر جار لە بەردەم پرۆسەی هاوسەرگیری ئەبێ ئینسانی مسلمان وریا بێ